هێرشی بەردەوامی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر قەزای کۆی و بنکە و بارەگاکانی حیزبی دیموکرات لەو ناوچەیە دڵە ڕاوکێ و ناجێگیری ئەمنی بۆ دانیشتوانی شارەکە و خودی گوندنشینان دروست کردووە. هەر بەهۆی ئەو دۆخەوە دانیشتوانی گوندەکانی تۆبزاوە و هەرمۆتە گوندەکانیان چۆڵ کردووە و گرفت بۆ کار و پیشەی ڕۆژانەیان دروست بووە. والله ئەمە گوندی تۆبزاوە یەک هەفتەیە ئەمە گوندەمان چۆڵ کردێ بەڕاستی. یعنی خەتەرە لەسەر ژیانمان هەیە بەڕاستی ینی نازانم چ بکەین. ئەوە هەفتەك زیاترە ئەو منداڵ شتەکەمان هەموو بەشکرانی لە خوێندن. بەڕاستی ینی حکوومەتی خۆمان هیچ پێ ناگرێت ئەگەر داوا لە ئەمریکا دەکەین پێتە سەرخەت. دنیای خۆمان هیچ پێ ناکرێت ڕاستیەکەی. بارودۆخەشی نەخوازراوی دروست کردووە لەسەر خەڵکەکەی و لەسەر ناوچەکەی. هەڵبەتە فەرمەوە تەماشا دەکەی ئێستاوە گوندی تۆبزاوە چۆڵ کراوە، گوندی هەرمۆتە چۆر کراوە. بەڕاستی تەڵەبەکانمان هەمووی خوێنکارەکانمان لە بارودۆخەکی زۆر زۆر خراپدانە، ینی کات و ساتەکەشی دیار نییە و لە چ وەخت و کاتێک لێ دێدا دایم لە ئاسمانی کۆێ فڕۆکە دێت موشەکە لەولای ئەوانە ڕەتفعلیان دەدەنەوە تاقە و شتیوای لێ دەکەن، بەڵام هەموو کارە ساتەکە لەسەر خەڵکی کۆیە. بەهۆی بردومانی ڕۆژانی ڕابردوو قوتابخانەی گوندی هەرمۆتە داخرا و مزگەوتی گوندەکەش بەهۆی ئەو زیانانەی لە ئەنجامی بردومانەکان بەری کەوتووە نوێژی تێدا ئەنجام نادرێت. دانیشتوانی ئەو گوندانە دەڵێن درۆنی ئێرانی ڕۆژانە بە ئاسمانی سنوورەکەدا دەسوڕێنەوە لە بەرامبەردا هێزەکانی حیزبی دیموکراتیش بە تەقە وەڵام دەدەنەوە. بەو هۆیەوە ترس و بیمێکی زۆر لە ناو گوندنشینان دروست بووە. زەرەر بەس بەمەکەوتیە لەو مەعبێنچکان لە مەعبێنی قەڵا و هەرمۆتەینە ماشەلەکە لەگا دیموکرات دەمەتمان بینە بەزە بەمەکەوتیەوە هەمش کەسابەتمان لێوێ و نەگلۆخم هەر بابم و کەسکامان لەوێنەوە ئێستا نارکەس بێتەوێ و ئەو هەمووتە بە شارەکەی بدا و ئەوانەیە. والله زەمەتەکەی مامە ئیشیم ئێستا بە ئیشی بام ئێستا بە والله ئێمە تەقریبەن بەدێکاوەگە دێتە 12 لێ بخۆ بام و زەمان کردی تا ئێستا. چونکە وەختی ڕشکە پیازی وەخت دافرۆشتنێ بوو ئیشەکەشی مەژ نەما و دوو مانگە و زیاتر و خۆت ئاگادار. والله داواکەمانەوە ینی بەمە ناکرد داواکارکەسی برین هەنی حکومەتی بێتە سەر و خەتەی داوامە لە هەموو حکومەتی لە هەموو بەرپرسەکان هەیە و بێتە سەر خەت و ینی ئەمە زەمان بووین لە مەعبێنی هەرمۆتەوە ینی داواکاریش بریم هەزێ بدە درۆ. وەکو گوندی دانیشتوانی تۆزاوە ئێمە ئێستاوە لێرە دانیشتینە دەبینی مەکتەبەکەمان چۆل بووە خەڵکەکەی گوندی زۆری ڕۆیشتیە هەند 5-6 مارماینەوە ئێستا بەڕاستی وەزعی زۆر ناخۆش ئێستا وەزعی زۆر لەنە لەبارە لەو هەم خەڵکەکە لە درەوە ڕاکێدایە ینی هیچ جوانیە کە برین شتە چی وها بیتن خەڵکەکە بێتەوە یان هیچ ئەوەگنی ینی سەرچاوە چیوانە کە بێت خەڵکەکە بێتەوە دانیشی ئەتو هەم ڕۆژە تۆ باران لەسەر بێ و هەم ڕۆژە ئەوشتانە بکەرێ شتەی ناخۆشە بەڕاستی. بەهۆی بێباکی هەردوو حکوومەتی هەرێم و ناوەند بەرامبەر دەستێوەردان و سنوور بەزاندنی وڵاتانی دراوسێ ڕۆژانە ئاماری قوربانیەکان لە نێو هاوڵاتیانی مەدەنی و بێدیفاعی هەرێمی کوردستاندا زیاتر دەبێت. ئەمە جگە لە تێکچوونی شیرازەیشیان لە ناوچە سنووریەکان و بڵاوکردنەوەی ترس و درەڕاوکێ لە ناو هاوڵاتیانی مەدەنیدا. ها بابا ها بابا وس